بانێژام کاتتان باش کریستال گێڵ لیریشی گۆرانی وەرگێڕاو لەم بەشەدا لیریکی سێ گۆرانی کریستال گێڵتان بۆ وەردەگەڕمە سەر زمانی شیرینی کوردی. من ڕێبارفەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرای بێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. برێندا گێڵ وێب لە ژیانی هونەردا بە کریستال گێڵ ناسراوە. لە 1950دا لە ئەمریکا لەدایک بووە. گۆرانی بێژی کانتری میوزیکە. کانتری میوزیک جۆرێکە لە گۆرانی فۆلکلۆری ئەمریکی. لە 1960ەوە ژیانی هونەری دەست پێ دەکات و لە نێوەندی هەفتاکانی سەدەی پێشووەوە بە چەند گۆرانیەک ناوبانگ دەردەکات. ئیدی لە هەفتاکان و هەشتاکاندا چەند گۆرانێکی زۆر سەرکەوتووی خوێند و تەواو ناسرا. خەڵاتێکی زۆر بۆ کاری هونەر کراوە، بەوەش دەناسرێتەوە کە خانمێکی نازدارە و بسکی لەسەر ئەژنۆیەتی. هاوڕێیەتی من لەگەڵ کریستال گێڵ دەگەڕێتەوە بۆ لاوێتیم. وا بزانم لە دواناوەندی بوو پێش ئینتەرنێت هونەری ئەم خانمەم لە ڕێی کاسێتێکی دەنگەوە ناسی. کۆمەڵێک گۆرانی شیرینی لەخۆگرت بوو. ساڵ هات و ساڵ ڕۆیشت من لە کوردستانەوە پەڕیمەوە بۆ ئەوروپا. دنیاش لە دابڕانەوە بۆ دانوستان. لە چەند ساڵی ڕابردوودا زۆربەی گۆرانی کریستال گێڵم لەسەر خەت دیتەوە. نەستەڵجا ڕای کێشان بۆ گوێداری زۆربەیان و چەندانەیەکیشیانم بۆ ئارامی دەروون وەرگێڕایە سەر زمانی شیرینی کوردی. ئامانجم لەم کارە دیارە وەرگێڕانی دیکەشی بەدوادا دێ ئەوەیە کە جۆرێکی دیکە لیریک وەک لەوەی باوە بە هونەری کوردی بناسیێنم. بەگشتی لیریک لە هونەری کوردیدا زۆر لاوازە، هەم لەگەڵ ئاوازدا ناگونجێ هەم بێمانایە. زۆر جاریش بەهای کۆمەڵایەتی سەردەم پێشێل دەکات و لەگەڵیدا تەبان نییە. بۆ نمونە هەندێک جار توند و تیژە وەرن جەرگەم هەڵدڕن. هەندێک جاری دیکە مافی گروپی ئەتنیکی و ئاینی پێشێل دەکات وەک دەوەی دەڵێ گاوری سەرکۆ کە دیارە زۆر نامیهرەبانە بەرامبەر هەر کەسێک کە کریستیانێتی لەخۆگرت بێ. لە زۆر جێژدا فۆکلۆری کوردی زۆر نامیهرەبانە بەرامبەر خانمان و مافیان پێشێل دەکات. لە جەیەکدا خانمان دەچوێنێ بە ماینی کەحلان کە دیارە زۆر بێپێزە. زۆربەی لیریکی گۆرانی کوردی لە حەسەن زیرەکەوە هاتووە. گومانم لەوە نییە کە حەسەن زیرەک ئینسایکلۆپیدیای ئاوازی گۆرانی فۆکلۆری کوردیە. ئەم لە پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردوودا زۆربەی گۆرانەکانی خوێندووە. هەروەک خۆشی خوێندەواری نەبووە. زۆربەی لیریک کە بەکاری هێناون یا خۆی داڕشتووە یا لە دەوروبەری ژیانیدا گوێی لێبوون. هیچ گرفتێک لەگەڵ ئەوەدا نییە، بەڵام ئەمڕۆ ژیان گۆڕاوە. پێویستە جۆرێکی دیکە لە لیریک بەکاربهێنرێ کە لەگەڵ ژیانی ئەمڕۆدا بگونجێ. ڕێز لە هەموو لایەنێکی ژیان بگرێ. جێ سەر سوورمانە کە پاش 70 ساڵ گۆرانێکی حەسەن زیرەک دەگوترێتەوە بە هەمان لیریک. هەڵبەت هەندێ لیریکی حەسەن زیرەکیش گەلێک شیرینە. بۆ نمونە نەمام نەمامە بینێ باندڵم ناسکە پەنجەکەت باوەشێنم کا باگریجەکەت گەلێک ناسکە. لێرەدا من مەبەستم تەنیا لیریشێکە کە لەگەڵ ئەقلی سەردەمدا ناگونجێ. گۆرانی و لیریک کاریگەری زۆر گەورەیان لە ژیانی کۆمەڵدا هەیە. ئێمە زۆربەمان کتێبێک یەکجار دەخوێنینەوە. هەڵبەت گۆرانی هەیە زۆربەی ڕۆژ یۆداری دەبین. ئەمەش کاریگەری گۆرانی و لیریک لە ژیانی کۆمەڵدا دەردەخات. گۆرانی دەتوانێت شیعر و لیریشی ئاڵۆزمان پێ بناسێنێ. بۆ نمونە حەمە ساڵا دیلان و ڕەفیق چالاک لە سەدەی ڕابردوودا توانیویانە کۆمەڵێک شیعری گەلێک ئاڵۆز لەوانی نالی و مەحوی و گۆران بە ئێمە بناسێنن کە وەکی دی ڕەنگە خۆمان نەمانتوانی بە شێعرەکە بخوێنینەوە یان ئەگەر بشمانتوانی بە بیخوێنینەوە تێی نەگەیشتینایە. سەرباری هەموو ئەوانش گەر ئێمە بەردەوام جۆداری هەمان ئاواز و هەمان لیریک ببین دیارە کاریگەر دەبن لەسەر چێژی جوانیمان و لەسەر ئەو زمانی
پێی دەپەیوین. وەرگێڕاوە کوردیەکە تێگەیشتنی خۆمە لە دەقە ئینگلیزیەکە. ئێستا لیریشی هەر سێ گۆرانەکەتان بۆ وەرگێڕایی بۆ دەخوێنمەوە، دیارە بە هیچ جۆرێک ڕیزبەن نەکراون. لیریشی گۆرانی یەکەم بە سەردێڕی نیوەی ڕێیە، هاف دە وەی. ئێستا بۆتان دەخوێنمەوە. کریستال گێڵ، نیوەی ڕێ، نیوەی عیشقت هیچ ئەوە نییە من نەوداڵیم، نیوەی دنیات کوا بە دەردی دڵی من دەخوات، هەندێک لە کاتت بۆ من بە لێوانێک ئاو دەچێ، تەنیا تیلۆتیم بۆ شەراب زیاد دەکات، گەروایە لێوان لێوم بکە پشومەدە هەتا لێم دەڕژێ، عیشق تۆوی گوڵە دڵەکەم، من دەمەوێ تۆ بیچێنیت و هەموو ڕۆژێ باخەوانی بیت. ئەوینم جێم مەهێڵە لە نیوەی ڕێ، هەموو عیشقتم بدەرێ لەگەڵم بە تا دەمگەیەنی تەجێ. پێشتر هەرگیز گەر بۆ چرکەیەکیش بووە ئارام نەبووم، لەوەتەی دەژیم هەمیشە زۆرتر برسی بووم، ئێستا دەبینم عیشقی پاکت بۆ شۆم دەبات، هەر ئەوەشە کە من چاوەنواری بووم. نیوەی عیشقت ئەوە نییە من نەوداڵیم، نیوەی دنیات کوا بە دەردی دڵی من دەخوات، ئێستا دەبینم عیشقی پاکت بۆ چۆم دەبات، هەر ئەوەشە کە من چاوەنواری بووم. ئەمەم لە دێسەمبەری 2012 وەرگێڕاوە. لیریکی گۆرانی دووەم بە سەردێڕی گەر هەر کاتێک پەشیمان بوویتەوە، If you ever change your mind. ئێستا بۆتان دەخوێنەوە. کریستال گێڵ، گەر هەر کاتێک پەشیمان بوویتەوە، بێگومان من تێدەگەم بە دڵنیایەوە سەلامەت دەرباز دەبم، تۆ پێویستی کرد پلانی خۆت بگۆڕیت، هێچی بکەم منیش ئەوی خۆم دەگۆڕم، بەڵام گەر بە زیان گەڕایەوە، گەر شەوی تاریک درێژەی کێشا، گەر خانمت غەمباری کردیت، پێویست ناکە تۆ خۆت ئازانیشان بدەیت. خۆگەر هەردەمێک پەشیمان بوویتەوە و خۆت دیتەوە دڵێ بۆ سۆزێک لێدەدا، لای من جێتێشتووە، دەکرێت ئێمە هەوڵێکی دیکە بدەین لە جێیەکی تەلیسماویدا هەر کاتێک بووە. گەر هەردەمێک پەشیمان بوویتەوە، وابزانم مجێت بهێڵم باشترە، خۆت دەزانیت من ڕقم لە ماڵاواییە، بەڵام با لەمە زێتر درێژە نەکێشێ، جاروبار لەم ناوەدا دەتبینم. خۆگەر هەردەمێک پەشیمان بوویتەوە و خۆت دیتەوە دڵێ بۆ سۆزێک لێدەدا لای من جێماوە، دەکری ئێمە هەوڵێکی دیکە بدەین لە جێیەکی تەلیسماویدا هەر کاتێک بووە. گەر هەردەمێک پەشیمان بوویتەوە، بڕۆ لامەکەرەوە با دڵە ڕەوشێ کۆتایی بێ. خۆگەر هەردەمێک پەشیمان بوویتەوە و خۆت دیتەوە دڵێ بۆ سۆزێک لێدەدا لای من جێماوە، دەکری ئێمە هەوڵێکی دیکە بدەین لە جێیەکی تەلیسماویدا هەر کاتێک بووە. گەر هەردەمێک پەشیمان بوویتەوە. ئەمەم لە سەپتەمبەری 2016 وەرگێڕاوە. لیریکی گۆرانی سێم دواگۆرانی کە لەم بەشەدا پێشکەشتانی دەکەم بە سەردێڕی کە خەون دەبینم، When I Dream. ئێستا بۆتان دەخوێنەوە. کریستال گێڵ، کە خەون دەبینم، دەمتوانی خاوەنی کۆشک بم لە درەخت بڵندتر، دەمتوانی خاوەنی هەموو دیارێکی دڵخوازم بم و هیدی هیچ نەخوازم، دەتوانم بە فڕۆکە پچمە پاریس، ئای چەند تامەزرۆیەوەم، ئەی بۆچی بەبێ هیچ شتێک بە ژیاندا گوزەر دەکەم، هەڵبەت هەرکە خەون دەبینم، خەون بە تۆ دەبینم، دوور نییە ڕۆژێک تۆ بیتە دی، دەتوانم لە هەموو ژوورێکدا گۆرانی بێژ یان لیبۆک بم، تەنانەت دەتوانم تەلەفۆن بۆ کەسێک بکەم بمگەێنێتە سەر مانگ، دەتوانم مکیاج بکەم و پیاوشێت بکەم، دەتوانم بە تەنیا بخەوم و هەرگیز ناوی نەزانم، هەڵبەت هەرکە خەون دەبینم، خەون بە تۆ دەبینم، دوور نییە ڕۆژێک تۆ بیتە دی. ئەمەم لە ئۆگەستی 2022دا وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. من سوپاسیەوە دەکەم
کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەر فەتاح.